خەڵکی شاری ئاکرم تەمەنم 23 ساڵە قوتابی هونەرە جوانەکانم قۆناغی پێنجم حەزی هونەری حەزێکی خۆم بوو لە منداڵیەوە لە خۆم دەستم پێ کردو ئەمن بەخۆم حەزم لە میوزیک بوو یعنی زۆر گوێم لە گۆرانی دەگرت من بەبام من گوت حەزم لێ منیش خولێک ببینم خولی میوزیک ئامێرێکم هەڵبژات کە ئامێری کوردیە بەخۆشمێک کێشم زۆر کورتپەروەرم یعنی بەجددی هەتا ئێستا ژوامە یەکێک لە پێ چاو قسەی بە کورد بڵێ یعنی بەجددی لێی تووڕە دەبم. ئامێری ساز بەخۆی ئاسل ئامێرێکی کوردیە لە میزۆپۆتامیاوە هاتووە بەڵام لەبەر ئەوەی کە ئێمە کولتوری خۆمان نەپاراستووە و بۆیە تورکەکان ئەو هەڵەیان قۆستیتەوە ئەو ئامێریان بۆ خۆیان زیاتر پەرەیان پێدایە. من باپیرم پێشمەرگە بووە باشە هەر شەهیدیش بووە سەرۆک بارزانی یعنی بۆ من وەکو خۆمەک و باپیرەیەکمە تاکە کەسەکە کوردایەتی دەکا تاکە سەرکردی ئێستا مایە کوردایەتی دەکا ئەوهانی دیکە هەرێک لە مەسلحەتی خۆیانە. ئەمن لە پێشانگاکە ئەوە بووم خۆبەخش بووم لەوێ سوتفە ئەمن دەڕۆیشتم جەنابی سەرۆک بارزانی هات چوم ئەمنیش ئەوەندە حەزم لێ بۆ وێنەیەکی لەگەڵ بگرم بە هەموو شێوەیە خۆم گەیاندێ ئەمنیش وێنەکەم لەگەڵ کرد کە وێنەکەم لەگەڵ کرد زۆر کەیفم هات یعنی ئەحساسم کردم باپیری خۆم دیتە چونکە من باپیری خۆم نەمدیتە هیچ وەکو خانەوادە نەخێر ئەسلەن ئەوان زۆر یارمەتیان داوم کە پەرەی بە بەهرەیە بدەم هیچ ڕێگریەکم لێ نەکراوە بواری میوزیک حەزم لێ بۆ خۆم بمێنتەوە وەکو بەهرەیەک بۆ خۆم بەڵام لە داهاتوودا حەزم لە کاری چالاکوانی و ڕاگەیاندنە شیبانپەروەر هەم کوردایەتەکەی لایە هەم هونەرەکەی دەکا بۆیە زۆریش کەیفم پێدێ دایک و باوکم زۆر یارمەتیان دەم کە کتێب بخۆینەوە زیاتر حەزم لە ڕۆمان و مێژووە کاتێک ئەمن دەژێنم ساز ئازاری ئەو دایکی شەهیدان و هەروە ئەمفالەکانم بەیاد دێتەوە ئازاری کورد ئەوەندە قوڵە بە میوزیکت ناتان بەجیان بناسێنێت.